شێخی سعدی لە گوڵستانە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش و وردمان بۆ جێڕێتەوە. دەڵێ لە مەجلیسێکە کە کۆمەڵێک خەڵک دانیشتە بوون، کەسێک لە ناو مەجلیسەکەیە هەڵیایە و ئاماژەی بۆ مستیلەکەی کرد کە وتی لەم دنیاە هیچ شتێک لە مستیلەکەی من بەقیمەتتر و گرانبەهاتر نییە. زۆر شانازی کرد بە هەبوونی مستیلەکەی کە لە دەستایەتی. بۆ یەکێکیش لە ناو مەجلیسەکە پێیوت وتی ئاخر هەیدە بەنگ هەر خودیە و پەنجەیە کە مستیلەکەی تایە لە مستیلەکە خۆی زۆر زۆر بەقیمەتتر و بە ئەرزشترە. ئێمەم شەو لە شامەیە ئەمانەوەیە باسی ئەو قەدر و قیمەتە بکەین کە تایە ئینسان ڕوو لە هەڵکشانەکە و بایەخێک بۆ خۆی دروست ئەکا کە ڕۆحیەتی ئینسان دۆستی و ژیان دۆستی و تەنانەت ژینگە دۆستیشی لە زیاتر و زۆرتر ئەکا. سڵاوی خوای گەورەتان لێ بێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. خۆم بە خۆشحاڵزانم کە جارێکی تر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە هاوڕێ لەگەڵ میوانی ئەزیز و خۆشەویستمان بەڕێز دکتۆر محەممەد خانی مامۆستای زانکۆ. ومێ دەخوازم بتوانین ئەم شەو درێژە پێدەری ئەڵلقەی ڕابردوو باس لە کۆمەڵێک چەمک بکەین کە تایە هاوسەنگی لە نێوانی عیشق و عەقڵدا ڕابگرین. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی جارێکتر بەخێهاتنەوەی دکتۆرەکەم. زۆر سوپاس دکتۆریان. قوربانی تۆم کاک بلالیان. سڵاو بۆ جەناب و بۆم ئستافە بەڕێزە و بۆ بینەری خۆشەویست. ئینسان کاتێک کە ئەرزش و قیمەت ئێوێ بۆ خۆی بگەڕێنێتەوە، تەنانەت هەناسەش ئەگەر ئەوەی لەگەڵا بێ وەکو ئەها چۆنەڵی منەتباری لەگەڵا بێ هەناسەکەش هەڵ نامژێ. وەکو مەحوی لە دێڕێکا زۆر جوان ئەڵێ بێ منەت ڕسقێکە غەم بمرم لە برسان ئەو دەخۆم. باز لەوە بکەین ئێمە لە ئەڵلقەی ڕابردووە باسمان لەوە کرد. هیچ ئینسانێک بە بێپارە ناتوانێت ژیانی خۆی بەسەر بەرێ. بەڵام کاتێکیش پارەیەتە ناو کایەکانی ژیانەوە زۆر شت لە دەست ئەدا ئینسان ئیتر ئۆتۆماتیکی پارە وایە. ئێمە چۆن بتوانین ئەم هاوسەنگیە دروستکەین؟ ئەم هاوسەنگیە جەنابەت پێ دوایە بەچی دروستە بێ؟ دەست خۆش بێ خەڵقەی ڕابردوو خستۆ بیرمان گەیشتین بۆ ئاستەکە وتمان بۆ پێداویستیە سەرەکیەکان پارە پێویستە و پارەیش ئەگەر گەرەکتە پارەیەکی پختە و جوان بێت بێ قیمەتی نەکا ئەبێ بە هەوڵ و تێکۆشان بەدەستێنایە، چون حتا پارەی حەڵاڵی بێبەرانبەریش ئینسان زەبوو نەکات و ئەگەر ئینسان گەرەکوێ وجودێکی جوانی بێت خۆشترە لە ڕەنج و تێکۆشانی خۆی پارەیەکی دەستکەوێ و سەرفی بکات. ئەمەژن پێی شغڵ ئیش کار. ئەگەر ئینسان لە پێناوی ژیانە ئیشێک و کارێکی نەبێت مەجبورەوێت داڵۆزی کەسێک بێت پارەی بداتێ کە داڵۆزی بووی یا ئەبێ بەگوێی بکەی یا ئەگەر بەگوێ نەکرد پارەکە نەداتێ بەگوێ نەکرد دیارە یا ئەبێ عزەتی نەفس بەری گرتویت بەگوێی نەکەی یا سەحیحبوون یا شتێک یا ئەگەر بەگوێ کرد غەڵەتیش بێژە کردی هەر لە یا جارێ خۆت و دۆڕان. عیزەتی نەفس یعنی چی؟ عزەتی نەفس دوو بە پێی دەروونناسی دوو پێی هەیە. پێیەکی قیمەتێکە ئینسان بۆ خۆی دائەنات، مەسڵەن لە خۆی بپرسێ من بایی چنێکم. ڕەنگە ئیسا من بێژم بایی 10 کیلۆ ئەڵماسم، ئەبێ بزانم ڕاست بەراوردم کردیانە ئەگەر 10 کیلۆ ئەڵماسم بدەنێت تێڵم سرم ببڕن کوڕە نەوەڵا دەیوا دیارە لە 10 کیلۆ ئەڵماسیش بە قیمەتترم. هەرەو ئەنگوستیلە تۆوت کاوراوازانێ گرنگە ئایا پەنجەکە لە ئەنگوستیلەکە گرنگتر نییە بەچی خۆتە فرۆشی؟ بۆ نمونە هەر لە بابەتی پێشوەکە باسمان کرد من هەمووی هەوڵ و تێکۆشان بۆیە بە شەرەف بژیم. ئەی شەرەف بۆ چییە؟ شەرەف ئەدەی کورسی بدەنێنەوەڵە، شەرەف ئەدەی نان بدەنێنەوەڵە. وا دیارە بە شەرەف بوون ئەوەندە بە قووەتە حازرم گیانی چم بدەم بۆ بێشەرەف نەبم. ئایا شەرەف لای تۆ ئەوەندە قیمەتی هەیە گیانتی لە پێناوە بدەی؟ چون خۆ من گیان نیم، من خاوەنی گیانەکەم. ئەمە سەری منە یا منم کاک بیلال؟
ئەمە سەری منە، من نیم، من خاوەنی ئەم سرم. ئێوە نیێژە گەر بە ئازادی نەژی مردن خڵاتە بۆ لەشم، وا دیارە ئەوە ئەژی لەش نییە، حەزەکە لەشەکە بمرێ خۆی بژی. خۆت بایی چنێکی لای خۆت، من خۆم بە دنیا نادەم ڕاستگەرەکە، بۆیە دنیا بە بچووکە بینم لە بەرانبەر بە خۆمە. وەلێ ئەگەر دنیا بوو بە بەها باڵاکان، خۆم قوربانی بەها باڵاکانەکەم، چون بەها باڵاکان لەش مەمرێنێ وەلێ ڕۆحم نامرێنێ. من ئەمێنێم هەتایە بۆەوە، چون خۆتەزانی ژیان و تەمەەن جیاوازە، ژیان تەواو نابێ وەلێ تەمەەن تەواوە بێ. کەسانێکە بە بەها باڵاکانەوە ژین دوای تەمەنییان هەر ئەژین. ئەو شعری مەحویە ئیسا جەنابەی خوێنیتەوە مەحوی لەشی مردووە، وەلێ زمانی زندوی تۆ بووە بە زمانی مەحوی، بۆیە بەهای باڵای هەڵبژاردووە. ئەمە یەک بەشی عزەتی نەفسە. بەشی دومی عزەتی نەفس لێ هاتوویەکانە. تۆ خۆ بە دنیا نادەی، ئەی چی ئەزانی، چی ئەتوانی، تۆ چی دووە ئەو نەخۆ بە گەورە ئەزانی. ئەوە قیمەتی ڕۆحیم بوو. من لێ هاتووی چم پێەیە، ئەتوانم سڵح دروست بکەم، ئەتوانم ئاشتی دروست بکەم، ئەتوانم جوتێ پێڵاو پینە بکەم، ئەتوانم بەناوم خانوویەک دروست بکەم. ئەوەیە کە لێ هاتوویەکان کە شغڵی پێ ئەوەین بڕێەوە، پارەی پێ بەدەستەکەین، ئاشتی پێ دروستەکەین، مناڵی پێ بەخێوەکەین، بەشە لە عزەتی نەفسە. تۆ هەرچیە لێ هاتوویەکان و زۆرتر بێت عزەتی نەفس بەرزێت. و لەو لایچۆ هەرچێک خۆ بەهایەکی باڵا بۆ خۆی دابنەی بە قیمەتێکی کەم خۆت نافرۆشی. ئەم دوانە پێکەوە عزەتی نەفسی مرۆڤێک دروستەکەن و عزەتی نەفس بۆ مرۆڤ کە نەما وەکوێ مرۆڤەکە خۆی نەمایە با لەشی چی مابێت. ئەگەر ئەمە مانای عزەتی نەفس بێت کە من لە بواری دەروونناسیا لێ تێگەیشتم وتومە ئەمە عزەتی نەفسە. بۆیە کەسێک ئیشی کرد بە لێ هاتوویەکە ئەو ئیشە ئەکات، پارەیەکی دەسەکەوێت، بەو پارە پێداویستیە سەرەکیەکانی ژیانی ڕەواکات، ئیتر داڵۆزی کەسێک نابێت تا بە حەزی ئەو بژی و کەسایەتی خۆی بدۆڕێنێ. ئەمە تا ئەرا پێویستە پارە بۆ ئەوە بتوانی ژیانی خۆتی پێدابینکە، وەلێ بەس خۆت نیت، ڕەنگە تۆ خێزانە بێ، مناڵ بێ، چواردەور بێ، بۆ ئەوانیش بۆیە ئەبێ پارەکە تۆزێ زیاتر بێت بۆ ئەوەی بتانی مایەحتاج و ئەگەرەکانی چی پێڕەوا بکەی. تا ئێرە کەسێک بە دوای پارە ڕائەکە معقولەوە، ئەگەر نەیکا بێ ئەقڵە. ئەگەر وتمان پارە خۆشەویستە ئەمانەی پێکرێت، بۆیە حتا خۆشەویستی چی پێکرێت، تۆ مناڵەکانتی پێلاوێنی جێگەیەکی گەرمیان بۆ دروستەکەی و تا ئێرە پارە مافی خۆتە بە دوایە ڕابکە. لە دوای ئەمە ئەی پارە بۆچی دەی باشە تۆ ئەم پارە بەدەستهێنا، خۆت بە تەنیا لەم کۆمەلگا ناژی، بە زمانێک قسەکەی مردمە دروستیان کردێ، لە جادەیەکە سەفەرەکەی ئەم وڵاتە دروستی کرێ، لە ژێری کارەبایەکە دانیشی بارانی ئاسمان یا تیشکی خۆر دروستی کرێ، تۆ قەرزاری ئەم مردمە و ئەم ژین گەیشتە. دروستە پارەکە بە هەوڵی تۆ دەراتێ، وەلی ئەگەر لە کۆمەلگانەوی لە شاخێکاوی چۆن پارەوە دەستێری دەهێندەی ژەڵ بدە پارە دەست ناکەوی. بۆ یەکانە بڕێ لە پارەکەیش بۆ دروستکردنی مانا ئەبێ خەرج بکەی. ئەوە سەمامەساقانە بە ئەفەرمێت ڕۆڵە بەدایم ڕووکەرە خوددا، هەرچی گاکێڵای نابێ گابی خوا. نیوەی دەستڕەنجت هەر بۆ بێنەوە خۆت ڕیسوا نەکەی بۆ کراسوکەوە. ئێستا کاتێ لەو پارە بەشی چواردەوریش بدەی، وەکو درەختێک ئاو لە زەویە خواتەوە و گەڵای پێ دروستەکە و میوەی پێ دروستەکە، بڕێ لە میوەکەی بۆ ناوکەکانی تان نەتەوەکەی خۆی پێزیاد بکە. بەرهەمی میوەکەی ئاژەڵی خوا مرۆڤی خوا سێوەرەکەی پەلەورتی یادانیشی. ئێمە بەم هەموو حس و شعورەوە دار بەس حسیە، شعوری نییە، لە دارێک کەمتر بین. بۆیە لێرە دەست پێکات بەخشین بە چواردەور. تا ئێرەش پارە هەر پێویستە. ئێستا پێویستێکی تری پارە ماوە، ئەقلانیە وەلێ معنەویە. خۆت و تێر کرد و پۆشتە کردەوە، مناڵی تێر کرد و پۆشتە کردەوە. چواردەوریش کە عەقڵەن مافێک و بۆیاندانا بەشی ئەوانیشدا، بەشی ژینگە، بەشی ئاسمان، بەشی خێرخوازی. ئەی خۆت و لەبیر چووە، لەشت بەخێو کرد، ئەی ڕۆحە دڵوا بە خوێندنەوە، دڵواوە گۆرانیوە، دڵواوە سەرشاخەوە، دڵواوە سەفەرەوە، دڵواوە جوانیوە بیبینی، دڵواوە بۆنێکی خۆشەوە. ئەی خەڵک ئیشی پێ نەمێنێ و ئیشی خۆشت و پێ بە لەش نەماوێ، ئەی ڕۆحی بەخێو ناکەی. ئێستا کاتی عەشقە، بڕێ لەو پارە خەرجی خۆت بکە. خۆت بۆرە شاخ، خۆت بۆرە مەسبەحێک، خۆت بۆرە کتێبخانەیەک، کورە خۆت بۆرە کۆڕێکی موسیقا، کورە خۆت بۆرە لای عارفێک، خۆت بۆرە لای زانایەک، تۆزێک ڕۆحێکی تەغزیە بکە، چون خۆت لەش نەبووی. قەرار و لەش بمرێت تۆ بمێنی، قەرار و تۆ خاوەنی لەشەکە بیت. ئالەرانەها محەبەت لە خۆتۆ دەست پێکە. کەسێک بۆ خۆی بنەی نەکات، بۆ خەڵک سەرپەڕیەکات، بەتاکی دوای ئالەرا دەست پێکات خۆلاواندن، خۆ بەخێوکردن و بڕێکات
لە تەنمیەی بەشەریا و لەمانەی کە ئەنگیزشی قسەکەن هێژن بۆ خۆت بژی بۆ خۆت بژی مەبەستمان ئەم بۆ خۆت بژیەسە دوایی بەخێوکردنی لەشی خۆت و چواردەور و خزمەتی ژینگە ئێستا خۆتی لەبیر نەچێ خۆت پەروەردە بکە بۆ داهات. شێخی سعدی غەزەلێکی زۆر بەناوبانگی هەیە تەنێ ئادەمی شەریفەست بجانێ ئادەمیەت نەهەمێ لیباسی زیباست نیشانێ ئادەمیەت بە کوردەکەی بڵین بۆ خۆشەویستانمان لەش بۆ مرۆڤ پیرۆزە گەرتیای بێ ئادەمیەت پۆشاکی جوان نابێتە نیشانەی ئادەمیەت گەر مرۆڤ بوون بە چاو و گوێچکە و دەم و بیستن بێ جیاوازی چییە وێنەی دیوار و ئادەمیەت ئەم پەروەردەکردنە ئەبێ لە ذاتی ئینسانەکە بێ یان لەو فەزا و بارودۆخ و کەش و هەوایی کە تایە گەورە ئەبێ ئەمانە چ کاریگەریەشان لەسەر پێگەی عەقڵی و ڕۆحی ئەم ئینسانە هەیە هەتا ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی بگەڕێنەوە بۆ ئەو تەوازونە. لە ڕاستیە وجودی بەشەر ئەگزیستانسیاڵەکان وجودیەکان یا بە زوانی خۆمان فترەتی بەشەر بێژینی لە ناخ و زاتی بەشەرە خۆشەویستی بۆ چاکە و بۆ جوانی هەیە. ئێمە ئەزمونیەکەین لە دەروون ناسیە دوو مناڵ تێرین دایانێن یا سەدان مناڵ دائەنین لە بەری شاشەیەکە تماشاکەن کە دوو بووکە شوشە دانراوە خواردنیان دێتە بەری دەستی هەردوو بووکە شوشەکە یەکێ لە بووکە شوشەکان لێدانی ئەوەکەکە و خواردنەکەیەوە بۆ خۆی چەند جار دووبارەیەکەنەوە لەمەولا ئەو مناڵانە ڕێگە پێدەن بووکە شوشەیەک هەڵبژێرن بۆ خۆیان هیچ کامیان بووکە شوشەکەەوە مافی بەرانبەرەکە خوا و ئازاریەدا هەڵی نابژێرێت. ئەم مناڵانە تەمەنیان 6 مانگە چاکە و خراپە هێشتا نازانن چییە وە لێ فترەتی بەشەر حەزی لەوەیە تۆ وەختێک مرۆڤێک کە بینی خۆی بەخێو کرد خێزانی بەخێو کرد چواردەوری بەخێو کرد خەریکە لەسەر حەزەکانی خۆی چیا ئستعدادە زاتیەکانی شکوفاکات ئەم ئینسانە ئەبینی هەست بە ئینسانێکی منەوەری بە قوتەکەی ئینسانێک لە کوردیا بینیێژ نەمە ڕەش بووە بڕوان نور نەما لە دەموچاویە ئینسانێک چەبینی ێژی بڕوانە نوری لێبارێ ئەمە لە ڕووی دەروون ناسیوە ڕاستە. FMRI لە مێشکی مرۆڤەرن مێشکی مرۆڤ وەختێ درۆکە درۆیەکی ێژن ئەنەنە بەردەست ێژن ئەم درۆ بکە وەختێ درۆکە 9 خاڵ لە مێشکیا ڕۆژ نەبێت FMRI نقطە ڕۆشنەکان دیاریەکات جۆرێ لە تەنوریە ئەو ئەشعە نورە ئیشاعە نوری ئەوە وا ڕاستەکە 4 خاڵ لە مێشکیا ڕۆژ نەبێت جا تۆ تەسەوری بکە ئیسا بۆ تەعزیە بۆ جەژنێ بۆ جێگەیەکەچی و 9 نەفرە بێ ببەی لەگەڵ خۆتە چەند تەلەفۆنە بێ بکەیت چەندێ ئەگەری هەیە دوانیان بەڕێنەکەون دوانیان تاخیرمان بکەن دوانیان ئازارمان بدەن بۆیە ڕێکخستنی و 9 نەفرە قەلەقمانەکە شەکەتمانەکە تووڕەمانەکە ڕەنگە هەڵگژێن بە یەکیان و دەموچاویشمان گرژومۆن بێت وەلی وەختێ 4 نەفەر بێت زۆر ئاسانترە. مرۆڤێکە کردداری ناشرین نەکات ڕێکی ناخی ئەو مرۆڤە 6 مانگانە نییە ئەبێ درۆ بکە ئەبێ فێڵ بکە ئەبێ خەتەر بکە ئەبێ شتێ بکە 9 نقطە بڕێکات 13 نقطە لە مێشکی ئیشەکە بۆیە ئەو هورمونانە ئەڕژێتە ناوی خوێنی وایە ئەو بەشانەی مێشکی ئەبێ ڕەف بوون تا هاوسەنگی دروست بکەن ئەو نە زەختەکەنە سەری ئەگەر 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ 30 ساڵ لەسەر ئەمە بەردەوام بێت وەکو کەسێک دووکەڵدا بێت ئەو هورمونانە کارێکی پێکەن ناوچاوی تەنگ بووە گرژومەن بووە وەختێژی ڕەش بووە ڕاستەکەی بەڕاستی ڕوانی بە ئەم کوژەکانە هێژی ڕەش بوون چون هەمیشە پلاندانن بۆیە ئەگەر ئەو شتە کە جەناب و پرسی بیخێنە ئەم بازنەوە وەختێک تۆ بەرە و جوانیەکانە ڕۆی بەرەو عشقەچی بەرەو محەبەتەچی بەرە عەقڵیش پشتێگرێت مەولانا فەرمێت چون جەناب و حەزر لە شعرە باوەکو شعر بێژمیێژێ ئەن سخەنانێ چون مار و کەژدمت مار و کەژدم گەشت میگەردە دومت ئێژێ ئەو قسانەی وەکی دوو پشک و مار و ڕوتەیلەی کە کردوتە ئێستا بە دواتە ئەگەڕێ بدا پێێتەوە مرۆڤێکە درۆی کردوێ بێ ئەخلاقی کردوێ بێوەفایی کردوێ ئەو خەڵکانی ئەوانیان لێزانیوەوان ئەوە تۆڵەی لێ بکەنەوە با تۆڵەیکی لێ نەکەنەوە ئەم لە مێشکی خۆیان پلانی دانا ڕۆژێک تۆڵەم لێکرێتەوە بۆیە قەلەقە بۆیە ئەگەر ئێمە بینەوە بەرەو ئەو بوارەوە جەنابوت عەقڵ بێرین و بە عەقڵ پشتیوانی محەبەت و عەشق و معنا بکەین ئەقڵ داوایە ماکات ئەخلاق کە بیدایەتی دەستپێکردنی محەبەتە چونی یاسا محەبەت نییە یاسا داواکە مافی یەکتر بپارێزن ئەخلاق ێژێ مافی خۆ بدە بە بەرانبەر یعنی کەمترین ئەخلاق ئەوەیە کە
مافی بەرانبەرەکە بپارێزی بۆ نمونە ئیسا ئەم جەماوەرە لێرە دانیشتن بە کامێرەوان و دەنگ هەڵگر و کشتیوە من بۆم نییە دەست بکەم بە باخەڵی هیچ کامێنە پارەیەکی لێ دەرکەم ئەوانیش بۆیان نییە دەست بکەنە باخەڵی منە و یاسا داوای ئەمەکە لەمە زیاتر داوا ناکە وەلێ من بۆم هەیە پارەکەم دابشکەم لێیان هیچ حەقێکیان نیە وەلێ من خۆم حەزم لێ ئەم کارە بکەم ئەمە ئەخلاقە ئەخلاق پێویستیەکەی ئەقڵ داوایەکە ێژێ هەر کایە بێ ئەخلاقی و کرد بەرانبەر ئازار ئەبینێ چون بێ ئەخلاقی لە قانون چووە خوار یاسایش وە دواتە ئەگەڕێ ئازارە بینیت بۆیە ئەقڵ ئەخلاقدا ئەمەرزێنێ یاسادا ئەمەرزێنێەوە ئینسانی عاقڵ ئەخلاقی بوون هەڵەبژێرێ ئەخلاقی بوون مانای میهرەبانیە ڕاکردن بە دوای ئیمتیازات و بەدەستێنانی کۆمەڵی پلە و پایە کایی ئەخلاقیە یانە ئەخلاقیە تا جێگەیەکە بۆ ئەو پلە و پایە و پۆست و پارە و مەقام و هەرچیەکە هەفتانە مەطلوبە کۆمەڵایەتیەکە سروەت ناوبانگ ئابڕوو قدرەت شەهادە ئەو شتانەکە هەن تا جێگەیەکە مافی بەرانبەرێکی تیان نەبەزێنی بێڕێزی بە بەرانبەرێک نەکەی لە ڕکابریەکانە مافی خۆتەم دنیا جێگەیەکە ئەگەر ڕکابریتیانەوێ گەشە دروست نابێت ڕکابری زانستینەوەیە گاجووتنەوە بوو بە تراکتۆر و مەکینە ئەوە نابێت بە شتێکی تر ڕکابری زانستینەوەیە نەخۆشینەکان چارەسەر نەکریان ڕکابری پێویستە بەڵام بەرگرێکی ئەبێ لەو ڕکابریە مافی بەرانبەرەکە حتا حەقی ئاژەڵی ساژن بە دکتۆرەکان حقتان نییە بۆ دەرمانێکی تازەی چاو دەرمانەکە لە بانی مشک و نازانم کەروێشک تاقی بکەنەوە ئەوانیش ئاژەڵن مافیانەیە تا جێگەیەکە مافی بەرانبەرەکە ڕێزی بەرانبەرەکە تۆ نەبەزێنی ڕکابری پێویستە ئەی ئەم هەموو ڕکابری تۆپە پێ بۆچیەکەین وەرزشەکان بۆکەین گەرەکمانە ڕێکۆردەکان بشکێنین لە ڕکابریەکانە وەلێ بۆ شکاردنی ڕکورد گز نەکەی غەش نەکەی قۆپی نەکەی لەویا ئەشی ئەمانە نەکەی ئەنا بەڵام هەمانە بۆ نمونە کەسێک لە پێناوی ئەوەی کە ئیمتیازاتی تەنها ناوێکی دال لە پێشی ناوەکەیا بێ زۆر شت هەیە ئەیکا لە پێناوی حتمما مەبەست و دکتۆر محەممەد خانی جرا زۆرەوە گەورەتری ئەگەر عومەر بنی عەبدولعەزیز ێژێ ئینسان شتێکی بەدەست هانی لە خۆی بایی بوو ئەو شتە لە خۆی گەورەترە ئەگەر شتێکی بەدەست هانی خاکەڕابوو ئەوە ئەم لەو گەورەترە منیش تەمسیلێکم بۆ کردێ ئەو ئۆقیانوسانە و دەریانە چەندێک گەورە و زەبەلاحن تۆزانی ئاوەکان لە وشکەکان چوار هێندە زۆرترن بەردێکی بچووک بخە سەر ئاو سم و دمە چواتە بنی ئاوەکە چون بەرد لە ئاو قرسترە بۆیە وەختەیە خێتە ئاو لە خۆی باینە پوشێک بخەبانی ئاو مامۆستا هەژار بابەتی پوش و مێشەکە باسەکە پوشێکەکەوێتە بانی ئاو و یەژێ من لە کەشتیم و مێشێک تێ لە سەریدا ئاویش نەوە میزی کەروە دوو لە ڕوو قەینا بە حەقی مامۆستا هەژار بدەینەژێ کەرێک میزەکات کەفاوی میزەکە پوشێکە لەگرێ و پوشەکە مێشیان نشێتە بانی و مێشەکەی ژێ من دەریاوانە ئەوی چە کەشتێکەمە ئاو لە زەویە میزەکە ئەمژێت ئەچواتە خوار کەفەکە منێتە و پوشەکە تیاگیرەکەوی تر دەریاوانیەکەی وشتەوە بێت چون کەمی پێچێ ئەگەر پوش بیت لە بانی دەریا خۆت بە دەریاوان نەزانی وەلێ ئەگەر بەرد بیت دەچیتە بنی دەریاکە و لەوێ ئەگەر شانس بێ بچیتە سەدەفێک و ئەوی بە مرواری ئەبێ غەواسی بەحرەکان بێت دەروێرێ چون تۆ گران بەهاتر بووی لە خۆ بەم خاکەڕاییە بۆ یەکانە لەرانە ئەو ڕکابریە ئەگەر بۆ ئەوەیە کەسێکە ناوبانگی پێ دروستکە دەرکەوتنی بۆ دروستەکەوە لە سەرکەوتنی بۆ دروست ناکە ئێمە هەوڵەکانمان ئەبێ بۆ سەرکەوتن بێت چون سەرکەوتن دروست بوو دەرکەوتنیش دروستە بێت ولی ئەگەر بۆ دەرکەوتن بێ عرەفایژنی نازانم لە کامیان بیستم ێژێ وابزانم شێخی سعدیە فەرمێ ێژێ چاکی و خراپ و بێژن زۆر لەوە باشتری خراپی و چاکی و بێژن چون چاکی و خراپ و بێژن مێژوو ڕۆژێک چاکیەکان تەخات دەرو بەرانبەر شەرمەزارەیە کە خراپەی توێکە ولی ئەگەر خراپی و چاکە و بێژن مێژوو دەریەخات تۆ غەشکرێ فێڵکرە و کەسەش چاکەی توی وتە درۆزن بووە چەندین کەس شەرمەزارێ لەم بابەتە حرفی دال زۆر باشە ڕەنگە عزەتی نەفس بدا بە کەسەکە چون لەگەڵ لێ هاتوویە ئەوەی دەستکەوتوێ لەو دوا بە خزمەتەکانی ئەرزشی خۆی وڵاتەکەی واتەبان و قەی ناکە با بەم کەسە لە وڵاتێمە باوەی حاجی و دکتۆر و ئەمانە وەلێ بڕێکیان درێژەی نابێ بۆ نمونە حاجی تا لە حەج بێ حاجی هاتۆی تر حاجی نییە سەرباز تا لە عسکەری بێ عسکەرە هاتۆی تر عسکەر نییە دکتۆر تا دکتۆر بێ دکتۆرە و تا درێژەش بدا هەر دکتۆرە حاجیش ئەگەر ئەو ڕێ و ڕسمی حەجە گیر بدا و هەر بیکات هەر حاجێ وەلێ بەداخەوە ئەوە ئەم شەهادە
بە بێ ناوەڕۆک زاڵ بووە و گەورە بووە بۆسە گوێزی پوچ تۆکڵەکەی قڵەوە وەلێ ناوەکەی هیچی تیانە لە ڕاستی ئەمە گوێز بۆ تۆکڵ ناکڕی دەکەواتە بە من پرسیارە لە جەناب بکەم لێرە هەر بەڕاست هەموو ئیمتیازاتانە کەسێک کە دکتۆرە کەسێک کە مهندیسە کەسێک کە فڕۆکەوانە باوا بڵین یعنی لێزانی لە فڕۆکەوانەکەی ئەتوانێت کێشەیەک چارەسەر بکات کێشەکەی هەر بۆ نمونە ئەو کێشەکە لە ناو خانەوادە و خێزانی خۆیەتی من ڕێزمە بۆ فڕۆکەوانەکان با شتێکی تربێژین ئەلماس مەگەر خۆی ئەلماس نییە هەر ئەلماس بێ لە قاپێکایە بای چییە تا نییە شتێک کتێبخانەیەک مەگەر هەمووی قسەی کەڵە پیاوەکانی وڵاتەکان نییە قسەی پاڵفتەکراوە بێ بە کتێو من ئیسا قسەکەم ناتوانم پاڵفتەی بکەم چون چوو وەلێ لە کتێوە حەوت جار ئەی پێویت و ئەیسڕیتەوە ئەیکەیتەوە کتێب کتێبخانەیەکی پڕ لە کتێب نەخوێنرێتەوە نەوترێتەوە بای چییە بای هیچ نییە بۆیە کەسێک ئەگەر 1000 جار دکتۆر بێ فڕۆکەوان بێ ئەگەر لەمە ئاسانکاریەک ڕووناکیەک بۆ وڵاتەکەی دەرمانێک بۆ دەردەکان ئاسانیەک بۆ ڕێوارەکان زاناییەک بۆ خوێنکارەکان دروست نەبێت بای چییە حەودا لێو بێت بای هیچ نییە بەڵام ئەگەر دالی چ نەبێت و ئەندازیاریش نەبیت و مهندسیش نەبیت لەسەر ڕێگەیەک و ئەڕۆی دەبە ئاوێک داکەوتە هەڵی گریبی خەیتە سلەیەکۆ تۆ ژینگە پارێزێک لە دوولۆبوونەوە ئەپارێزی کە ئەبێت ئەو دەبە هەڵگرێت و هەر لێوە ڕێزی خۆت بە ئەو چواردەورەوە ئەڕوانن ڕەنگە تۆ مەبەستی چ نواندن نەبێت مەبەست و پاکردنەوەی ژینگە بێت وەلی خەڵک بە بەڕێزی تماشای تۆکەن چون ئەزانن تۆ هەڵسای بە ئەرکێکی نیشتمانی هەڵسای بە یارمەتی ژینگە پارێزێک هەڵسای بە پاکردنەوەی نیشتمانێکە گشتمان تیاژین بۆیە چی ئەەکەی گرنگە نەک چیرناوە مەولانا شعرێکی ژێگەری ئیجازە بدەی هێژمی هێژە نامە فەروەردین شەب نەگەردەت ڕەوشەن ئەز ئسمێ چراغ نامە فەروەردین نەیارەت گول بە باغ هێژە شەو ڕۆشن نایێتەوە تۆ هەربێژی گڵۆب هەر بێژی مانگی ئەوەڵی بەهار خاکە لێەوە بانەمەڕ بەهار نایەت شەب نەگەردەت ڕەوشەن ئەز ئسمێ چراغ نامە فەروەردین نەیارەت گول بە باغ اسم خاندی رو مسما را بجو مه به بالاتان ندر آبجو هجه اسمکە وت بڕۆ ناوەڕۆکەکەی میشان بدە وتە حاجی بوونەکەی میشان بدە سیارەکەی کۆڵانەکەی بەستووە وتە دکتۆر تێگەیشتنەکەی میشان بدە نەک پارەسەندنەکەی ئەوانە نایکا بە دکتۆر مانگ وا بە ئاسمانەوە لێک گەمژە لە زەویە ئەگەڕێت مەولانا لە جێگەی ترە شعرێکی هێژێ ڕاوچی سێبەرین پەلەورێک قازێک بە ئاسمان ئاچۆکارەتی لە نابە سێبەرەکەی دەیە بیچی پێکی هیچی نەکردیە تۆ قازەکە داگراگەرە توانی ئەلبەتە من لەگەڵ ڕاوی چانیم مامس هەر عارفێک شارێکی هەیە تقریبان شتێکی زۆر جوانە من تەرجەمەکەیم کردووە ئەڵێ ڕێک ئەگەر پیایە نەڕۆی چ نزیک بێ چ دوور فەرقی نییە خواردنێک کە نەتوانی بیخۆی چ شیرین بێ چ سوێر فەرقی نییە دوجار ئەڵێ چاوێک ئەگەر یار نەبینێ چ ببینێ چ نەبینێ جیاوازی نییە انتزارێکە بەرانبەرەکەی نەیەت بکوژە ڕاستیەکە ئێمە انتزارمانە لە دکتۆر لە ئەندازیار لە مامۆستا لە دوکاندار لە ژەنیار کورە لە هەر کەسێک لانی کەم هەر هیچ ناکە ئەرکەکەی خۆی بەڕێ بکە ئەچیتە لای کەبابچی کەباب بووەکە نازانێت تۆ نەچی کەباب خۆی کەبابیەکەی دائەخا جۆرە ئەیبرژێنێ بۆ ێژی لە ڕێخوا پێتێتە ئەڕۆی بۆ لای مامۆستایەک لای بخوێنی نازانێ ئەگەر خوێنکار نەمێنێ ئەو ئەشێ ئیشەکەی جێبێڵێ جۆرێ ئەخورێ بە ملتایەژی تۆ دژایەتی کردێ ئەڕۆی بۆ لای هەر کەسێک ئەگەر ئیشەکەی خۆش بێت ئەوەنە جوان مامەڵەتەکات تۆ حەز ناکەی جارێکی تر بڕۆی بۆ لای کەسێکی تر تا ئەم نەوەستاوێت چ خۆش ئێمە ئیشەکانمانمان خۆش بێت زۆر جوان بەو ئیشانە کە خۆشمانەوێت ئەیکەین ئیشەکان گرانبەهاکەین ئەگەر من نەبم کوا دەنگ ئەگەر من نەبم کوا ڕەنگ دەنگی ئەو سازە منم ئەیبیسم خۆشی کردێ ئەگەر من نەیبیسم با ساز هەر بژەنی بادە زما مەس شد نیمازە و شراب منم مەسیەکەم ئەنا شرابی کۆبەردا مەست ناکە ڕاست جامە زما هەست شد نیمازە و جلێکە من ئەیکەمە بەرم ئەبێتە جل من نەیکەمە بەرم کەی ئەبێ بە جل هەر قماشە کەس
خۆشحاڵ بووم دکتۆریان ومێ دەخوازم کە گفتوگەکانمان بەڕاستی هەم بۆ من جێی سوود بوو جێی چێژ و جێی ئارامیش بوو بەڕاستی ومێ دەخوازم کە بۆ بینەرانی خۆشەویستیشمان هەروە بوو بێ لە کۆتایی ئەگەر فەرمای شتێکتان هەبێ بیفەرمونون و ئێمە کۆتایی بە ئەڵقەی ئەمجارە سپاس و ڕێز بۆ ماندووبوونی جەنابتۆ ئەم ئەستافە و بۆ هاوڕێی بینەرەکە سپاس دەکەم خۆشەویستان و ئازیزان لێرەدا و بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەشمان تا بێگەیشتنەوەی ترە مولایە بەخواست بێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە